خەونی ئەو هەیە ببی بە میسیە کریستیانو ڕۆناڵدۆ؟ نانە ئەوان باشتر لەوان باشن؟ لەوان باشتر. ئاکادیمیەک لە شاری سلێمانی منداڵان پێدەگەیەنێ بۆی بیان باتە دەرەوە و بەشداری بکەن لە خولیانەکانی تۆپی پێی ئیسپانیا کە تا ئێستا ژماری لە منداڵانیان بردۆتە دەرەوە و بەنیازە ژمارەی دیکەش بەرن لەگەڵ خۆیانە. نەچمە لای بابان ئەحمەد بەڕێوەبەری ئەکادیمیای FFA. سڵاو لێ بە کاک بابان. تا ئێستا چەند منداڵتان بردووە بۆ وڵاتی ئیسپانیا بۆ بەشداریکردن لە خولیانەکان؟ طبعا بەخێر بێن، سوپاستان دەکەین کە ئامادە بوون. ئێمە لێرە ئەرکی یەکەممان دەیم کە خێزانەکان متمانە ئەکەن بە ئاکادیمیاکەمان. ئێمە دروشمان پێگەیاندن و ڕەخساندنی دەرفەتە، چونکە گەیاندنی یاریزان بە دەرەوە ئەمە پێویستی بە هەوڵماندبوونی یاریزانەکە خۆیەتی و پەیوەندی بە کۆمەڵێک جانب و فاکتەری ترەوە هەیە کە ڕەنگە یاریزانەکە بۆ خۆی بتوانێت کە نمایشی توانای خۆی بکە لە مەتحەفی دووەلیە لە ئینتەرناشنەل ئەکسپۆژەر کە هەڕوات بە وڵاتەکانی ئەوروپا لەوێ لە بژارێکە لە پاڵانەتەکانی وڵاتانی ئەوروپا بەتایبەت ئیسپانیا یاخود ئێمە ڕاستەوخۆ ئینێرین بۆ بەشداریکردن لە هەڵسەنگانی یانەکانە. لەم کاتانەیە ئێمە توانین دەرفەت بۆ یاریزانەکانی ئەکادیمیا بڕەخسێنین. خۆشبەختانە ئێمە هەتاکو ئێستا 5 گەشتی ئینتەرناشناڵمان ئەنجام ماوە بۆ وڵاتەکانی ئیسپانیا، بۆ وڵاتی ئەڵمانیا، بۆ وڵاتی ئیتالیا و بەردەوام یاریزانەکانمان لە ئینتەرناشنەل ئەکسپۆژەر تاقی کراونەتەوە. لە ئێستاە خۆشبەختانە ئەم شەوە هەنگەمان ساز کردووە کە ئەنجامێکی مێژوویمان بۆ شاری سلێمانی تۆمار کردووە. ئەویشەوەیە کە 5 یاریزانمان لە تەمەنی 11 ساڵ هەتاوەکو 14 ساڵ توانیویانە سەرنجی دوونادی ئیسپانی بۆ خۆیان ڕابکێشن و قەرار وایە کە ئێمە کاریداریەکانیان بۆ بکەین و گرێبەستی فەرمیان پێشکەش کراوە و ئینشاءالله سەفەری ئیسپانیاکەن. واتە ئێمە لە داهاتووە یاریزانمان نەبێت لە یانەکانی ئەوروپا و وڵاتانە؟ ئەمە هەستەکەم خەونی هەمومانە بەڕاستی، ئەوەی کە خۆشەویستی بۆ وەرزش هەبێت و ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە کاتی مناڵیە لە کۆڵانە یاری کردبێت. خەونی ئەوە بووە کە بگات بە شوێنێکی گەورەی وەکو ئیسپانیا کە لە ئێستاە مەڵبەندی پێگەیاندنی یاریزان و مەڵبەندی تۆپی پێ. بەڵێ ئەو خەونانەمان کردو بەڕاستی و ئەمە یەکەمین ئەنجامی بەدەساتوە. هەموو دەرگباوکە ئەتوانێ مناڵەکانی بێنێ یاخود دەبێت چی بێت؟ لێرە ئێمە تەرحیب و بە خێراتنی هەموو دایک و باوکێکەکەین کە متمانی بە ئەکادیمیاکە هەبێت. طبعا ئەمە پرۆسەیەکی مەودا درێژە، پێویستی بە پشوو درێژی هەیە. پێویستەکە کە دایک و باوکەکان پشویان درێژ بێت لەسەر پێگەیاندنی یاریزانەکەیان. طبعا ئێمە یاریزانمان هەیە بۆ خۆی مەوهیبێکی خارقی هەیە، یان لەگەڵ هاتنی بۆ ئەکادیمیاکە خۆی مەوهوبە. ئەمە خێراتر ئەگات بە ئاستیەوەی کە بڕواتە دەرەوە تاقی بکرێتەوە. بەڵام بۆ یاریزانانەی کە پێویستیان بە فێرکردن هەیە ئەمە بەڕاستی پرۆسەیە، پێویستەکە بەردەوامە لە ئەکادیمیاکە تا کۆگەن بێت. طبعا ئێمە بە خۆشحاڵیەوە دەرگامان کراوەی بۆ هەموو دایک و باوکانی کە نەوێت خەونی مناڵەکانیان بکەن بەڕاستی. سپاس بۆ بابان ئەحمەد بەڕێوەبەر. لێرە ئەم بە باڵۆدۆرێکە وەساوە، ئەمە بەشداری چی کردوێتەوە؟ وڵا بەشداری ئەمە ئەکادیمیام کردووە، باڵندۆرم بردووە. ئەموو لە پێناوی چیە بردەوە؟ وڵایی سەرەتا دەستخۆشی لەم ئەکادیمیا ئەگەم کە منی گەیاندووە بەم ئاستە و توانیم خەڵاتی باڵندۆر ببەمەوە. یاریزانێکی باشی؟ وڵا باش. خەونی ئەو هەیە ببی بە میسیە کریستیانو ڕۆناڵدۆ؟ نانە ئەوان باشتر لەوان باشن؟ لەوان باشتر. خەونەکە گەورەیە تۆ تا ئێستا هەوڵێم هەمووی بە هەوڵدان. لە شوێنێکە یاریەکەی لە ساحەیە؟ وڵا دیفاع بەرگریکە. بەرگریکاریی چاشی؟ ئەرۆڵە. نایڵی بۆ بچێ بۆ بۆچی؟ ناوە. دەستەکانە خۆ سەرکەوتوبی. بەڵێ ئەوەی کە تۆ چۆنی؟ یاریزانێکی چۆنی؟ هەڵا باش. گۆڵی باشەکەی؟ هەرۆڵە. ها؟ بەڵێ. ئەچی بۆم خەڵاتت پێ خۆش بوو؟ وڵا زۆریش. هەر سەرکەوتوبی. سپاس بۆ تۆ. بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون ئەمە ئەکادیمیاکە لە شاری سلێمانی ئەو منداڵە ناپێدەگەێنێ کە ئارەزووی یاری تۆپی پیان هەیە و دەیان با بۆ یانەکانی ئیسپانیا لەوێەوە دەکرێن بە یاریزانێکی باش و ڕایانانە پێدەکرێت و ئامانجیان ئەوەیە کە یاریزانی تۆپی پێی کوردی لە ناو یانەکانی ئەوروپا و ئیسپانیادا پێ بکرێت.